منەوە خەریکی کۆتەگرتنیت؟ کۆترگرتنەکەی من کەرە زۆر باشترە لە جرشتن و ئاوگرتنەکەی تۆ هەیبەت خۆراک. ئاگا دەدەمە بێ بە زادی خوا بێ مەوسۆمە دەم بەو تەلافەیە. کەرە دەبڕە بیشۆ. هەیرە شامی ئەی بە ئەیب تۆ ڕیژ بێ چی بشۆم؟ جلەکان هەڵێن بێعقڵ ئەگەرە زانی چاوەڕێی چیم و چیە بینم. یانی چی من چاوەڕوانی چیم و چی ئەبینم؟ نە قالەیە قوبڵ نەکەیت. یانی من لە مناڵیەوە ئەمنێ بێغیرەتم زلە دەرەقەتی ئەو ڕیژ پێ نایی کە هەرزار دەڵی دەماغی یاو نەیکوشت. دە دەرکەوە بە قوربانێ بم، دە دەرکەوە بە ساقە بم، دە دەرکەوە دەم و بێنە بیخەمە ناو دەمم. خۆ بکە بە باوەش با باوەشە پیا بگرم بە قوربانی ئەو چاوە جوانانە بم. زۆڵی مێباس من دۆ ساوە کۆبوونەوە لەگە خۆماکەم بۆم دەرکەو کە سێری ژنی گەڕەکەکەی ئەی کرد پیاو. کورە خۆ ناپیاوی قالە سوور سیرکردنی ماڵانی چی من چاوەڕێ حەبەی برازامەکەم بێتەوە بە قوربانی بم با نێمە ئەو دیوەکو تیمساح قوتت دەم. بۆ ئەبی پاراسی تۆڵم قوتم بیت. هەی کەرپیا ئەو جرد بۆ من لێی وەڵڵای سێ بە خوار وەکو میزەڵانێت تەقێنە.